سڵاتان لەبێت ئازیزان و خۆشەویستان بەخێر بێت بۆوانێکی نوێ لە کۆرسی نێتوەرک پلس. لەم وانەیە باسی MPLS دەکەین. تاکو ئێمە لە MPLS تێبگەین پێویستە سەرەتا جیاوازیەکی کورت بکەین لە نێوان MPLS و هەروەها ئینتەرنێت. بەڵام دەبێت شتێک بزانین ئێمە کە هەردووکیان لە بازنەی وانن کە گوتمان وان واتە ئینتەرنێت وایت ئەریە نێتوەرک ئینتەرنێتی فەرەوان. باشە بەڵام جیاوازیەک هەیە لە نێوانیان کە زۆر گرنگە بۆ کۆمەڵە کەسێک کە کۆمپانیایان هەیە یاخود کۆمەڵە کەسێک کە ئۆفیس و لقی زۆریان هەیە لێرە پێویستیان بە MPLS-ە تاکو ئێمە بزانین بۆ پێویستیانە و هەروەها چ سوودێکی هەیە بۆیان تاکو ئێمە لەو تەکنۆلۆژیایە تێبگەین پێویستە ئەوانە وڵامی ئەو پرسیارانەمانزانی ئێمە پاشان دێنە سەر پێناسەی MPLS. طبعاً هەندێک شت هەیە لە ڤیدیۆیەکانی داهاتوو باسی دەکەین چونکە هەمووی لە ناو یەک ڤیدیۆ ناتوانین باسی بکەین چونکە کاتی ڤیدیۆیەکە زۆر دەبێت. یەک لەوانە باسیەوە دەکەین MPLS چییە وەکو پێناسە و چۆنیەتی کارکردنی طبعاً ئەویش کارکردنی جیاوازی هەیە لە شێوازی IP شتێکی دیکە بەکاردەهێنێت کە پێی دەڵێن لیبل باسی ویش دەکەین بە شێوازێکی زۆر باش واروەها دەستەواژە گرنگەکانی چکە دەستەواژە لە دیوی MPLS ئامێرەکان بە ناوێکی دیکە ناویان دەبات تاکو ئێمە لی تێبگەین زیاتر. باشە با دەست پێ بکەین جیاوازی نێوان MPLS و ئینتەرنێت چییە؟ کاتێک ئێمە لێرە نووسیتمان ئۆفیسی سەرەکی و هەروەها لق ئەوان وەک دەزانن زۆربەی شەریکەکان لەکی جیاوازیان هەیە لەوانەیە شەریکە نەبێ لەوانەیە دام و دەستگایەک بێ کاتێک لە شوێنێک ئۆفیسێکی سەرەکی هەیە و لە شوێنێکی دیکە لقی هەیە پێویستی بەوەیە کە هەردووکیان بەیەکتری ببەستێتەوە. باشە لەوەی ئێمە حاڵی بووین پێویستە بەیەکتری لقەکەی و ئۆفیسە سەرەکیەکەی ببەستێتەوە لەوانەیە یەک لقێک نەبێ لەوانەیە دووسێ لق بێ لە شوێنی جیاواز. باشە کاتێک ئۆفیسی سەرەکیەکەی خۆی ڕەبتی ئینتەرنێت دەکات زۆر شت ڕوبەڕووی دەبێتەوە. یەک لەوانە مەترسی هاکردنی لقەکەی و ئۆفیسی سەرەکیەکەی لە ڕێگەی ئینتەرنێت چونکە آیپیەکەی پەبلک آیپیەکەی کراوەیە تایبەت نییە کەواتە ئەو کەسانەی کە نیازی خراپیان هەیە زۆر بە ئاسانی دەتانن لە ڕێگای ئینتەرنێت دەست بگرن بە داتا و دیکۆمنت و گشت ئەو فایلە گرنگانەی لە نێوانیان کەواتە یەکەم شت کە دەبێ بزانین بەستنی ئۆفیسی سەرەکی و لقەکان لە ڕێگای ئینتەرنێت لەوانەیە تووشی هاکردنی بکات. دووەم شت کە پێویستە بیکاتن کاتێک ئۆفیس و لقەکەی خۆی ڕەبتیە کردەکە ئەوەیە کە دیواری ئاگرینیان بۆ ببەستێ. دیواری ئاگرینی لە نێتوەرک پێی دەڵێن فایرۆڵ واتە سۆفتوێرێکە و هەروەها ئامێریشی هەیە ئامێرەکان چ لە لقەکە لێرە دادنێ ئامێری فایرۆڵ باشە خۆی هە شێوازیشی وەکو ئاگرە فایرۆڵ باشەوە هەروەها لە ئۆفیسی سەرەکیەکەش ئامێری دیواری ئاگرینی بۆ دادنێ تاکو بیپارێزێ لە هێرشی ئەلکترۆنی کاتە دوو پێویستە ئامێری دیواری ئاگرینی هەبێت یعنی ئەوە مەسروفێکی دیکەشی بۆ زیاد کرد. سێەم شت کە لێرە خراپە ئەویش بابەتی کوواڵەتی ئۆف سێرڤیسە. کوواڵەتی ئۆف سێرڤیس ڕاستە باسمان نەکردووە لە ڤیدیۆیەکانی ڕابردوو بەڵام ئینشاڵڵا دوای چەندین بابەت باسی کوواڵەتی ئۆف سێرڤیسیش دەکەین بە شێوازێکی زۆر باش. بۆ نمونە کاتێک ئۆفیسی سەرەکی دەیەوێت قسە بکەن لەگەڵ بەشێک لە لقەکە لە ڕێگای تەلیفۆن طبعاً تەلیفۆنی ئەڕضی ئێمە پێی دەڵێن تەلیفۆنی لۆکاڵی ئەوەی کە لۆکەڵە تەلیفۆنەکە لێرە تووشی شتێک دەبێت ئەویش پێی دەڵێن لاکردنە هەمزانە کە دەنگەکەی لاک دەکات دەنگەکەی تووشی تەشویش دەبی و لە زۆربەی حاڵەت تاخیربوون لە دەنگەکەی ڕوودەدا کەواتە ئێمە لێرە کوواڵەتی ئۆف سێرڤیسمان زۆر ئەستەمە کەواتە درەنگی لە دەنگ و ناردنی فایلەکەن و هەروەها
ئەگەر بیەوێ فایلێک نەقل بکە بۆ لقەکەی کاتێکی زۆری دەوێ، ئەگەر بێوێ بە تەلیفۆنی لۆکاڵی قسە لەگەڵ یەکتری بکەن هەر لاگ و تەشویشی زۆر دەکەوتە سەر دەنگەکە چونکە بۆ لێرە تونێلێکی تایبەتی خۆی نییە نێوان لقەکەی و ئۆفیسی سەرکیەکەی بۆ چونکە ئینتەرنێتێکی گشتی بەکاردەهێنێ چاکردنەوەی ئەو هەموو کێشانە تاوان کێشەی زۆ زیاترە یعنی گەر ئێمە باسی کێشەکان بکەین کاتێک ئۆفیسی سەرەکی و لە قلێبەگەی ئینتەرنێتی گشتی ڕبت دەکرێتن کێشەکانی زۆرە ئێستا هەندێک خەڵک هەیە دەڵێ ئێمە دەتانین VPN بەکاربهێنین لە ئۆفیسی سەرەکی VPNێکی تایبەتی بۆ دادنێت و لە لقەکەش VPNی دادنێت یەک لە خراپیەکانی VPN چییە؟ گەر ئێمە VPN بەکاربهێنین لە IPەکە VPN کۆدی خۆی دەکاتە سەر هەر داتایەک لە داتایەکان کاتێک لەو شوێنە دەڕواتە ئەو شوێنە ئەوەش تووشی تاخیربوونمان دەکات کەواتە ئەگەر دەنگەکەمان خۆی تاخیر بێ ئەگەر ئێمە VPN بەکاربهێنین زیاتر تاخیربوو ڕوودەدا لە ناردن و وەرگرتنی فایلەکان و دەنگ و ڤیددیۆ کەواتە ئێمە ناتانین لێرە VPN بەکاربێنین دەتانین بەکاربێنین بەڵام زۆ خراپە بۆ خێرایی نێوان شوێنەکان و ئۆفیسی سەرەکی و لقەکە بابین ئێستا باسی MPLS بکەیت سوودەکانی چییە؟ واروەها چ جیاوازی هەیە لەگەڵ ئینتەرنێتی فراوان ئینتەرنێتی کراوەکە ئەگەر دوو شوێن بەیەکتری ببەسترێتەوە زۆر بە ئاسانی MPLS کە کورتکراوەکەی لە ماڵتی پرۆتۆکۆل لیبل سویچنگ هاتووە وە گوتم پێناسەکەی ئێمە ڤیددیۆکی تایبەت بە پێناسەکەی دادنێ و هەروە شێوازی کارکردنەکەی باز دەکەین ئەوە گرنگ نییە MPLS دەتوانن بڵێن وەکو ڕێگایەکی تایبەت نێوان ئۆفیسی سەرەکی و لقەکە دروست دەکە دەتانی بڵێ ڕێگایەکی تایبەت دەتانی بڵێ تونێلێکی تایبەت نێوان هەردوو شوێن دروست دەکە ئەگەر شلقێکی دیکەشت هەبێ بۆ نمونە ئەوە لقێکی ترە باشە ئەو لقەش هەروەها بەشداری ئەو تونێلە دەکاتن باشە وەک دەبینن بەشداری ئەو تونێلە دەکات دەتانن بڵێن ڕێگایەکی تایبەتە بۆ بەستینەوەی ئۆفیس و لقەکان بەیەکەوە لێرە سوودەکانی زۆرە یەک لەوانە تۆ وەکو پەبلک ئینتەرنێت نییە وەکو ئینتەرنێتی کراوە نییە کە لێرە لەوانەیە تووشی هێرشی ئەلکترۆنی بی یاخود تووشی دزینی زانیاری بی چونکە غەیری تۆ وە لقەکانت کەسێکی تر لە نێو ئەو ڕێگایە نییە وەک ئەوەی بڵێ کە ڕێگایەکی تایبەت دروست دەکەی نێوان خۆت و لقەکانت بەڵام لە خوارەوە لە ئینتەرنێت وەک گوتمان فەرەوانە هەزاران کەس لە ئینتەرنێت هەن کەواتە تۆ گەر فایلێک بنێری بۆ لقەکەی خۆت بە هەزاران ڕاوتەر و بە هەزاران کۆمپانیا دەڕوا تاکو دەگاتە ئەو لقە بەڵام لە MPLS وان نییە لە MPLS ڕێگایەکی تایبەتە تونێڵێکی تایبەتە نێوان خۆت و ئۆفیسە سەرەکیەکە سوودەکانی زۆرن ئێمە گوتمان ڤیددیۆیەکی تایبەت دادنین لەسەر سوودەکانی و خراپەکانی بەڵام بە شێوازێکی خێرا MPLS خێرایە لە کوالڵەتی ئۆف سێرڤس واتە خێرایە لە ناردنی دەنگ ناردنی ڤیددیۆ ناردنی فایلەکە چونکە ڕێگایەکە تایبەتە بە خۆی و لقەکانی کاواتە کاتێک دەیەوێت تەلیفۆنێک هێرە بکە بۆ لقەکەی خۆی بە کاتی ڕاستەقینە تەلیفۆنەکە بۆی دەڕوا و هەروەها دەنگەکە کواڵیتێتی زۆر باش دەبێت ڤیددیۆیەکان کواڵەتیان باش دەبێت بۆ نمونە ناردنی داتایەکان و زانیاریەکان بە کاتێکی زۆ خێرا دەبێت بۆ چونکە تەکنەلۆژیای MPLS بەکاردەهێنێ واروەها کاتێک دەرەین مەڵتی پرۆتۆکۆل ئەوە هە لە ناوەکەی دیارە کە پرۆتۆکۆڵی جیاواز لە خۆ دەگرێ MPLS باشە گرنگترین شت لێرەکە هەیە توانای ئەوەی هەیە کە چەندین لق پێکەوە ڕەبط بکە بۆ نمونە ئەو لقە لە تورکیایە و هەروەها ئەو لقە لە ئەڵمانیایە باشە دوو شوێن دوو لقی جیاواز لە دوو شوێنی جیاواز پێکەوە ڕەبط دەکاتن لە ڕێگای MPLS طبعاً ئەو جۆرە تەکنەلۆژیایە پێویستی بە گرنگترین شت پێویستی بە ISP باشە ISP
ئەو شتان زۆر گوێ لێ دەبێت لە MPLS کاتێک زۆر باسی ISP دەکەین واتە ئینتەرنێت پرۆڤایدەر ئینتەرنێت سرویس پرۆڤایدەر واتە ئەو کۆمپانیایە کە ئینتەرنێت دەدات بە ئۆفیسەکە و بەلقەکە کەواتە تۆ ئەگەر بتەوێ MPLS دابنەی پێویستت بەوەیە کە تۆ پەیوەندی بکەی بە کۆمپانیای ئینتەرنێتەکە کۆمپانیای ئینتەرنێتەکە خۆی دێت MPLSت بۆ دادنێ لەگەڵ شوێنەکەی تر و لە شوێنەکەی تریش ئەینە شت پێویستت بە کۆمپانیای ISP کۆمپانیای پرۆڤایدەری ئینتەرنێت تاکو ئەو جۆرە تەکنەلۆژیات بۆ دابنێ تاوان یەک لە خراپیەکانی و تەکنەلۆژیای ئەوەیە کە نرخەکەی گرانە چونکە تۆ ڕێگایەکی تایبەت بە خۆت حجز دەکەی لە ناو ئینتەرنێت ڕێگایەکی تایبەت بە خۆت بۆ فایلەکان و وێنەکان و دەنگ و تەلیفۆنەکانت ئەوەش کۆمپانیای ISP کۆمپانیای پرۆڤایدەری ئینتەرنێت لێرە پێویستی بە بەشە بودجێ خۆی تایبەتی هەیە ئەوڕیان و خۆشەویستان گەشتە کۆتایی ئەموانەیەمان کە باسی MPLS ما کرد باسی جیاوازیەکەمان کرد لەگەڵ ئینتەرنێت کە بۆ MPLS گرنگە لە کۆمپانیایەکان و هەروەها بەستینی ئۆفیس و لقەکان بێکەوە هیوادارم لەموانەیە تێگەشتە بن زۆر بەباشی لەوانەکانی دیکە باسی چۆنێتی کارکردنی MPLS دەکەین و هەروەها باسی دەستەواژە گرنگەکانی دەکەین لە دیوی MPLS و هەروەها پێویستە ئێمە زانیاریەکی تەواومان هەبێت سەبارەت بەو جۆرە تەکنەلۆژیایە کە پێی دەڵێن MPLS واتە مەڵتی پرۆتۆکۆل لیبل سویچ ئەتان بینمەوە لە ڤیدیۆەکانی دیکە خوداتان لەگەڵ